خواردنە سوورە چییە؟ سوێرە؟ زۆری سوورە. نزانیوە. خوێکە لە دەستم دەرچووە. خێر لە دەست دەرچوو؟ خۆ خواردنە؟ خواردەوە؟ بەزە جارە سوێر بووە. بەزە جارە سوێر بوو؟ جارەك سوورە، جارەك چەورە. بە کەیفی خۆت نییە؟ کو زەوە قلێبی بۆ نەعای دروستی دەکەی. ناوەڵڵا هەبچم لە دەرێ نانێکی قوزە قورت کە زۆر پیاوانتدا. وەردانیشە شتێکی کرد بۆ ئامادە دەکەم. هیچ ناخۆم. هیچ نەخورێ؟ هیچ تو ناخورێ. یعنی تەنها ئەو جارە خواردنەکەم خراپ بۆ ئاوا دەکەی. خواردنەکەی تو؟ ئەتو ئەو خواردنەت پێ نەخورێ؟ بەڵێ یەقی سوێرە. بە کەیفی خۆت؟ چەوری، بێ چەوری، خێ، بێ خێ، بە کەیفی خۆت نییە؟ هەبچم نانەکەی لە دەرێ بخۆم زۆر پیاوانتدا. خۆم ڕۆیشتم. لەسەر یەک هەڵەی من بخۆی لە بەیانی و هەتا ئێوارە هەڵە دەکا. ئەگەر لاجان بمە تۆڵێ لێ دەکەمەوە. الو سلام جان بە قوربان جان زۆر باشە کەنجین ئێوارێ سبێ ئێوارێ زۆر باشە زۆر باشە باشە برای من باشە خوا حافظ خوا لەگەڵ خوا حافظ لاجان جان چۆنی لاجان چێلە جوابم نادەیەوە سیرکە دڵی چەند ڕقا پێی غەدرەیەک داوای لێبوردن بکە. لاجان هەرتووڕێی ئەتۆرتووڕێی دەزانم ئەوڕۆ غەڵەت بوو نەدەبایە ماڵێ بەجێ بێڵم بەس بەخوای کۆنتڕۆڵم خۆم لە دەستدا. تۆ فێری شتە بچووکەکان گەورە بکەی. لاجان زۆر لەسەر قسەی مەڕۆ ئا بە بیری شماتەوە سبەی ئێوارە لە ماڵی سەلامی برام داوەتی ئێستا کاتێتی منیش سەر و دڵی بگرم. چێرە جوابم نادەیەوە؟ ئەمن نایم لەبەر چ نایەی؟ نایم تۆ غەزبەن لەسەرتە دەبی بێی. نایم لەبیرتە لە ماڵە خوشکم داوت بووین تۆش نەهاتی؟ لاجان بە خۆت دەزانی ئەمن کەیفم بە مێردی خوشکت نایە دادەنیشی قسەی گەورە و بەس بەکی خۆشی دەکا. کەواتە منیش نایم. دی و تەواو. نایم وتم. لاجان احترامی خۆت بگرە. ئەو پەروەردەی داک و بابتە؟ لە پەروەردەی دایک و باوکی خۆ زۆر جوانە؟ پێت دەڵێم بێدەک بە بالت دەی لێم دا هەر ئەو ماموو لێم دەی. یەک سانیە و یەک دەقە لە لات نامێنم. ئەلۆ کچم باوکە وەرە بە دوامدا من یەک سانیە دیکە لە لایە و پیاوە ناژیم. کچم ئەو قسەیە چییە؟ شتی واکو دەبی؟ باوکە من وا دێمەوە. کچم شتی واکو دەبی؟ نابی مار و مێردی خۆت بەجی بێلی. نابێ باوکە من ناتوانم لێرە بژیم هەناسەم بۆ نایە لێرە چیتر لێرە ناژیم دەڵێم وا دێمەوە. سەبر بگرە کچم سەبر بگرە ئێستا بە خۆم دێم. باش چاوەڕێتم باوکە گیان. بابا ئەمن ئەو ژنەی تەلاق دەدەم. کوڕم ئەو قسەی دەکەی تەلاقی چێ حالی چێ؟ بابا جان تەحەملم نەمایە هیچ تەواو. باشە پێم بڵێ
ئێستا لە چێن لە ماڵێنە بابا سەبر بگرە کوڕم سەبر بگرە ئێستا بخۆم دێم باش خواپس ئەوە ژیانم تێداما لاجان بۆ دەگری لە سەرەتا نەدەبووە هاسەرگیریەت کردبە خۆم غەڵەت بووم غەڵەتیەکە لە خۆم بوو ئەوە چیە خۆی بچی دەزانێ خۆی بچی دەزانێ بە حورمەتی بە خۆمەکە بە خێزانەکەم دەکا بە دایکم دەکا بە باوکم دەکا بۆ ئەو تۆ چی من چیم و هازانی یەک سانیەکە لە لات دەژیم زۆر هەڵێ ماما سی بەخێر بێ سەلامەت بیاخۆ وەڵام ماما نازانم بڕۆ لە چەکە خۆی بپرسە ستا کێشەتان چێت چ بۆ دیسان ماما لێی بپرسە بە خۆی دەزانی لازان کچم چ بۆ کچم دیسان لۆ دەگریی باوکە من چیتر لەگەڵە پیاوە ناژیم کچێمە توش دەبی سەبر و ئارامت هەبی باوکە گیان من یەک ساڵە سەبر و ئارامم هەیە کچم کوڕمەوە ئەوها نابی ئەمە دەبی ئەو مشکلەی هەلکەی بەڕاستی ئەنگۆ لێک تێناگەن ئێستام تەلەفۆن لۆ بابت دەکەم بێتی ئێرکانە ئەو مشکلەی یەکلا بتۆ هەلبیتن تەلفۆن بکە تەلفۆن بکە تەلفۆن لێ کردێستا بە خۆی نزیکە لەو ڕێیانەیە ئێ زۆر باش زۆر باش ئەوە دەنج دەرگی ئێستاوە دەچم و دیارە باشە ئێستا دەڕۆم ئەو بام باش کچم دانیشە کچم ئەمن چەند جار نسعاتم کردی ئەتو دائیمەن ئارام بە پیاو زاروی تووڕە دەبی ئەتو ئارام بی باشە ئێ بابە بێ حورمەتیم پێ دەکا السلام عليكم. عليكم السلام سرچاوێن باش کاک عباس چاوەکەم سپاس دەکەم سەرچاو باش بقربان بەخێر بێ دانش يا الله كاك باشن كوي سلامت أحوالك چاوەکەمی باشی يا ربي چاوەکەم باش سپاس دەکەم سكمتو كوي مەمنونم مامە جان تۆ چۆنی دیارە دیسان کێشەیان هەیە دەزانم ئەوە ماوەکە کوڕەکەشم دەزانم سەد هەتاویە تۆزێک تووڕەیە بەڵام کوڕەکەم تۆزێک ئارام بە کچێ خۆم تۆزەکەش بە تەحمل بە باشە کچێ خۆم هیچ کێشەیەک نییە علاج نەکرێتن وانە مامەستاجە بەێ بڕوا بکەم هەلو ئەو مەسەلەی هات بووم کچم کوڕمەگە 5 دقە بەزیمان بێلن باش کاک عباس بەێ بە خۆت دەزانی ئەوانە لە مێژە کێشان هەیە و ناعوێنەوە ئاگادار. پێم باش بوو چارەسەرێک بکەین یەکجاری نەکەم ڕۆژە شەڕی بکەن سەرگەیەک پێ باشە ئەمن ئامادەم چارەسەری ئەو مشکلەیە تەنها ماموەلیە ماموەلی چییە؟ ماموەلی کابرایەکی دینداری خواناسە بڕوا بکە ماموەلی مشکلەی وای حەلکردیە دژمنداری کە تەناوێ لەوێ حەل بووە ژن و مێر دوستیانە لێک جیابنەوە لێ نەگەڕایە مشکلێمە لای مامۆلی حەل دەبی زۆر باشە مادەم کێشیە مەلەکنەوەی حەل دەبیتن بەهرە ئێستا بڕۆین دەڕۆی کچم کوڕەکەم کوڕم کچم لازە وەرە خۆت بگۆڕە دەستنەیە ماڵی مامۆلی بابا مامۆلی چێە تواز بینە ئێستا دەچین گرنگ ئەوێ کێشنگ و حەل بکەین وازە قسانە بینە بابا من نایم کوڕم قسەی لەسەر قسەی گەورە مەکە دەڕۆین و تەواو کاک محسن ئامادەین دەچین ئێستا کچم زوو بە کوڕم ئەو مشکلە دەبی ئەوها نەمینێتەوە دەبی هەر حەل بکرێ ئەوا نابیتن هەموو ڕۆژە شەڕ و شەڕ و شەڕ کوڕم ئەمە لە بۆنگۆ دەچین باشە حەزما لێ ئەنگۆ ئاسوودە بن کوڕم مامۆلی پیاوەکی زۆر نازارە هەر شتێک لە دەوی دەردەچی حکمەتێکە بڕوا بکە شتی وای لێ فێرە بین لۆ ژیان دەرسی زۆر لێ وەردەگرین مشکلەی وای زۆر حەل کردیا ئەمە دەبی جێ لەوان بگرین
کەسم حازر بووی؟ فەرمو. فەرمو فەرمو. السلام عليكم. وعليكم السلام بخير. وعليكم السلام. دفر من ديك. السلام عليكم. عليكم السلام بخير بكل خير. وعليكم السلام. دفر من ديك. بخير بخير بخير. فرموا. فرموا. مار ماري خوتاني يا الله. فرموا. يا الله. يا أخو بخير بير. عافيتك يا ربي مامولي. يا أخو بخير بير. فرموا. ورا الكاك محسن ورا مار ماري خوتانا ورا. يا الله. يا الله. فرموا. ورا بابا ورا. دور براكم ورا. يا الله. دانش. يا الله. يا خو بخير. سلامت يا ربي. ناوبانگی مامۆلیم بیست بوو شتی سەر سوورهێنەریان لێ دەگێڕایەوە جارێکیان دایکم گێڕایەوە دەیگوت مامۆلی ئاوی بە شەڕێکی خوێناویدا کرد کە 4 ساڵ بوو 2 هۆز شەڕیان بوو چەندین کەسیان لە یەکتر کوشت بوو بەڵام بە یەک دانیشتن حەلی کرد بە هەر حاڵ چوینە ماڵی مامۆلی باوکم پرسیارێکی زۆر سەرنجڕاکێشی لە مامۆلی کرد مامۆلی بەڵێ ئەتۆ پیاوەکی نازداری هۆزەکەمانی بەڕاستی جێگای ڕێز و تەقدیری پرسیارێکی شەخسیم هەبوو مامەستا دەفەرموو کوڕی خۆم برێ باش هەتا ئێستا ئەتوو کۆژن نەینایتەوە دەرێن ماری بێژن وەکو دۆی ئاو لێ بڕایە کاک مۆسی ئەتۆ بەڕاستە ئەمن لە پاش سەبیحەی کو دڵم دێ ژنەچکە بینەوە سەبیحەی من ژنەکی عاقڵ بوو تێگەیشتوو بوو ئەو لە ژیانی ژن و مێرداتی زۆر شارەزا بوو ماشەڵڵا ماشەڵڵا ئەو هەمیش لە دەیگوت ژن و مێرد دەبی لە نێوان خۆیاندا بەخشندە بن لێبوردە بن ئاکە ڕەحمەت لە بابەت هەمیشە بە بەردەوام دەیگوت هەر کاتێک یەکەچیان تووڕە بوو ئەویت کە نابی تووڕەبی ئەو دەبی دام بە خۆی دابگری ڕاستەکەی لۆیە هەموو جارێ کە من لە سەبیحەی تووڕە دەبووم سەبیحە نوقەی لێوە نەدەهات لە دوایەش خۆ من ئاسن نییە هێ وردە بوومەوە لە چوومەوە کنی و دوو قسەی خۆشم لەگەر دەکرد و ئاش دەبووینەوە دەبینی ئەگەر ڕێز لە خۆت بگری ئەی بەرامبریشت ڕێز لێ دەگریتن ڕاست کاک محسین بەڵێ حەت جارە چیش کە لە ئیشی دەگەڕامەوە زۆر هیلاک و ماندی بووم بەرهانەکی نەیە کە دەهات بەوە ماڵێ سەبیحە لە دوورەوە بۆ ڕوەچی خۆش بە پێکەنینەوە بەرەو پیرم دەهات هەرچی ماندی بوو لە بیرم دەچەوە هەر زوو شتەکانی دەستنی وەردەگرەوانی لە بازار لەگەر خۆم کڕی بوو 100 جاران بە خێراتنی دەکردم دەگو پیاوەکە یا خۆ بە خێر بێەوە ماڵەکە دڕۆ ناکردەوە هەمیش لە ژیانی خۆم بە بیرم نایە بە خراپە باسی برایەکان و خوشکەکان و داچک و بابی بکەم ئەلحەقی ئەویش هەروە بوو قەت بە خراپە باسی داک و بابی نەدەکرد جلەیەکچن الحەمدولله هەر جارەکیش سەبیحە خواردنەچی لۆ بکرد بام ئەگەر سوور بە ئەگەر بێخیێ بە یانیش ئەگەر لە کاتی سۆرکردنەوەی بستا بە خۆ دنیا کاو نەدەبوو قەت لێی تووڕە نەدەبووم بچەکە قەت هاوارم بەسەردا نەدەکرد ئاک ڕەحمەت لە بابەت دەم گوت با بە ئەو ئینسانە لەبیر دەکا ئەوەی دەکا وەرە هەر ئەوەن دەژنا بەخوای لە بۆ ئیشی کاری ماڵەوە کورە لۆ ئیش و کاری تایبەتی خۆشم ڕاپرسم پێ دەکرد سەبیحەی من زۆر زیرە بوو ئەمە زۆر شت لە یەکتری فێر بوون بە باشتەکتان لۆ بجێڕمەوە ئەوە بوو ڕۆژێکیان
باش کاک سلام عندي سپاس دەکەم مەمنون بەڕێزی دایکت لە ماڵەوەیە بەڵێ وەڵا ئەوەی ڕاستی بێت دایکم ناردبوومی بۆ تۆزێک تەماتە نیمانە ئەگەر هەتان بێت دایە بەڵێ کوڕمەوە چی بوو لە دەرکەیدا ئەو مارە ئیزعاجێ دیسان لە دەرکەیاندایە لۆ چێ هاتبوون لۆ تەماتەی کوڕم زۆرە تەماتە زۆرە ها بڕۆ بیاندی بەس با پێت بڵێم کوڕم خوا دایک تێمە ئەمەش لێنە فەقیران منیا جارەش کەوت گرژ نەکەی بەرامبەر بۆ ماڵێ باشە دەبڕۆ بیاندێ سەلامیشیان لێ بکە دای کوڕمە دەستەکانت خۆش بە زۆر سپاس مەمنون سپاس مامۆلی ڕۆژانە ئەو ماڵە دەهاتن شتیان دەکرد. منم سەبیحە خان بیکەوە باشی پورە سەبیحە بەخێر بێ سەر چاوم کچم قوربانم بەخێر بێ سەر چاوان وەزع چۆنە الحەمدلله فەرمو جانی من باش بی پورە سەبیحە دایکم ناردبوومی بۆ سێل کاگەرەتان بێت وەی بە سەر چاوان ئێستا لۆ دێنە باشی ناژوورێ نا قوربانە بم درەنگمە ئێستا دێن باشی بەسە دوو هێلکەمان هەبوو کێشە نییە پورەیگیان زۆر داوای لێبوردنەکەم هەموو جاراوای ئاستەکەم بەس خۆت وەس ئەمانە قسانە مەکە کچ من ماڵی خۆتانە پێویستان بە هەر چ بوو لە خزمەتدا سەلام لە داکت بکە جانی من لەبیر نەکەی هات پێویستان بە چ بوو وەرە باشە پورەی جانەکەمی چاوەکەم خوارد لەگەڵ حیاتی بەخێر ئای دەستەکانت خۆش بی ژنەکە ئافێتت بێ بەس خواردنەکەم لۆ لێ نای پەنجەت لەگەرە خۆی ئەوە چ خوارد نەکە ژنێ تچمە بەڕاستە ئەرێ وەڵڵا بەدڵی تو حەج لە تچمەیە ئەرێ وەڵڵاهی پەنجەکانم لەگە دەخۆ وەرە کوڕمەرە وەرە دانیشە سەلام عەلەیکم عەلەیکم ئەسسەلام بەخێر بێ باشی بابا بەخێر بێ کوڕی خۆ بەخێر بێ کوڕە ئەرێ کوڕەکەم بینە کاگام لە تو نەمایە لەگە دەرسەکانت کوی الحەمدلله زۆر باشم لەخوای بەزیادی الحەمدلله کوڕی من شێرە شێر والله ئەرێ بابا شتێکتان پێ برێم ئیزعاج نابن نانا کوڕم بڵێ ئەرێ ئەو مارە ئیزعاجیان کردین هەموو دەمێ ئەو جیرانەمان لۆ هەموو شتێکی دێنەکەنەما لۆ تەماتەی خیاری بیبەری ناکە شتەکەت گۆربی لە دڵیان گران بی ئێستا دیار نینە کوڕی خۆم جارێککە بۆوان نەرێ ئیزعاج ژنەکە الحەمدلله خوددا زۆری دا هەر چیاویست بە زیادەوە بیان دەنێ باشە کوڕی خۆم ماوە کە ئەو ماڵە دیار نینە ناکە شتەکەت گۆربی لە دڵیان گران بیتن هیچم نەگوتیان دەهەستە شتەکەت پێ بڵێم بڕۆ ئەو ماڵەی هەندە خوێم لۆ بینە خێ دانیشە کۆم دانیشە ژنێ خێ چ قیمەتی هەیە ئێستا دەینێرم پارێ دەرم لە دوکانەی خێ بکڕێ بەسە کوڕم نا ئەو ناردنی ئەو خوێی مەبەستی خۆم هەیە چ مەبەستەکەت هەیە تێناگەم ژنێ با ئەو بچی خوێیەکەم لۆ بینی تێتەگەینم هەستا کوڕم دەبڕ خێری بینەرێ بڵێن دە خوێ مام دەنێ هەوراس هاتەوە و خێهینە ئەو خێەکەمینە بینە کوڕە دا تێمام گەینە ئەوە خێیەکە هینە ئەتو مەقسەدت چ بوولەوە مەبەستی ئەو خوێ هەتا ئەو ماڵە هەست بکەن کە ئەمەش پێویستمان بەوانە هەست بە نەقس نەکەن ئەی دەستەکانت خۆشی بەڕاستی ژنەکی عاقلم هەیە ئەی ئافرین کوڕم دەبینی ماموەلی دەگەڵ سەبیح خانی هەزار ڕەحمەت لێبی چ سەرکەوتوو بووینە لە ئەوەیە ژیان ژن و مرد دەبی وابن مامۆستا بەداخەوە
ژن و مێردی ئەو زەمانەیە وەکو ژن و مێردی زەمانی مە نەبوون. ئێستا کاوانە نێن یەکتری ناپارێزن. بڕوا بکە لەستە شتێکی زۆر گسکە. بە شەڕ دێن و دەکەن هەڵایەک دەنجیان دەستە هەموو گەڕەچێ. هەموو جیرانەکان دەزانن کێشەیان چییە. ڕاست دەکەی. بەڵام ئەمە وانەبووین. کێشەیەکیشمان هەبا لێمان دەویستدەنگمان بستە دەرێ. پێمان عەیب بوو. جارێکیان سەبیحە لە من تووڕە بوو. زۆریش لە من تووڕە. هەرەن دەمزانم. کۆمەڵک زرچی خۆی هینا کردیە بۆ قچەک و خەریک بوو بڕوە. گوتم سەبیحە چێوە دەچی؟ گوتی ئەمە لە تووڕەمە دەچمە ماڵی بابم. چووکە زۆر تووڕە بوو کاک موحسین. هیچ سەم لەگەلە. گوتم تووڕەیە احتیمالە دەڕوا پاش لە مەشکە دێتەوە. بەڵام ئەو ڕۆژی نەهاتەوە. نۆسبەش نەهاتەوە. پێی ناوێ بۆ هەفتە سەبیحەی من نەهاتەوە. وەڵڵاهی ئەمە زۆر ترسم لێویشە. چونکە من سەبیحەم زۆر خۆش دەویست. سەبیحە ڕووناکی ماڵەکەم بوو. گوتم باشتر وایە بڕۆم زانم بۆوە چی بەسەر هات. لۆیە هەرزوو چوومە ماڵی خەزوورم. سەبیحە بەخێر بێ. خۆش بیاخوا. لە خۆدا پێچانە خۆشی؟ سەبیحە لەو ڕۆژێت ومارت بەجێهێشتیە ئەمە خێرم لە خۆم نەریتە هەر نەخۆشم. ئێستا کەش هاتیمە بدبەمەوە بەسە هەندە زیز بوون. بابت لەوێ دوو قسانی لەگە بکەم؟ لەوێ وەلید ڕاوەستا. باس نەکەی لە زۆرێ ئەم بە زیز بوون هاتیمە. چکە نەمگوتێ زیز بوویمە. دوایە کولێ گەڕم کەسی سێم لە نهێنیمان تێ بگەڕ. لەوەرە وەرە فەرموو. بەڕاستیە تو ژنەکی خاتوونی. ئەمن دەوی بەردەوام سپاسی ئەو خوای بکەم ژنەکی نازداری بەچتی و بەنسبی من کردیا. بڕۆ با بچین دوو قسان پێکەوە بکەین. وەرە. یا ئەڵڵا. بۆیە هەمیشە پێویستە ژن و مێرد لە نێوان خۆیاندا بەخشندە و میهرەبان بن بەزەیی بن. کوڕم دیتی مامەلی کوژیایە هەندێک دەرز لە ژیانی وەربگرن. مامۆلی بەڵێ کچەکەم ئەمڕۆ تۆ کومەڵێک وانەی جوانت فێری من کرد. ئەوە لە فەزلی خوایە کچەکەی خۆ. منیش لەمڕۆ بەدواوە ژیانی خۆم دەگۆڕم. نیازگە داوا لێبوردن دەکەم لێم خۆش بە. مامۆستا هەمیش داوا لێبوردن دەکەم. لاجان جان تخوا بمبورە. بەڵێن دەدەم هیچ شتێکە دووبارەی نەکەمەوە مامۆستا. مامەرەتی بینە دەستانت ماچ کە. ئەمر درێژ بوو کوڕەکەی خۆ. ئەمر درێژ. ئەستەغفیرولله دانش کوڕم. زۆر شکر خودای گەورە. کوڕەکەم ئیشاڵڵا ئاخیر ناخۆشیێت توشتان دەبی هەر لە خۆشی دەتان بینمەوە.